بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان خۆپیشاندانی مامۆستایان لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە دەستی پێکردەوە لە خۆپیشاندانەکانیدا مامۆستایان داوای دەست لە کارکێشانەوەی حکومەت و چارەسەرکردنی موچەیان دەکرد بە میواندارێک لە بەڕێزان ئەحمەد ئەمین ڕێخەری ڕێکخراوی داکۆکی لە زانکۆ و پەیمانگەکان گۆران عەبدولقادر سەرۆکی ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ ڕێبوار محەممەد ئەندامی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی تاوتوی ئەم پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. مامۆستایان و فەرمانبەرانی سنووری پارێزگای سلێمانی جارێکی تر هاتنەوە سەر شەقام داوایان دەکرد ئەم حکومەتە هەڵبوەشێتەوە هەموو وەزیرەکانیش دەست لە کار بکێشنەوە خۆپیشاندانەکە لە بەردەم پەروەردەی ڕۆژاوا دەستی پێکردو بەڕێپێوان بەرەو ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڕێکەوتن. ئاخیر داواکاریەمەوە ئەمڕۆ وەیەم دەمونچاوسوانە بڕۆن وازمان لێ ببن کاکە ئەم تۆزە دەرفەتەی کەماوە تۆزە ژیانێکی ئەوەیە کە با لەمە زیاتر خراپتر نەبێ ئەم دەرفەتەش ماوە بۆ ئێوە بە خۆتان نابچنەوە و گیان و ماف بۆ مامۆستا و فەرمانبەران و هەموو خەڵکی بگێڕنەوە با لەوە زیاتر ڕسوای دنیا و قیامەت نەبن. کێ لە توانای هەیە پێویستە بێت لێرە بە حکوومەت و بە بەرپرسیە وڵاتە بڵێ ستۆپ لە هەموو ئەو شتانەی کە نەعەدالەتیە. زۆر نیگەرانی لەم دەسەڵاتە و تر کاتی کۆتاییانە بەڕاستی ئەگەر بیانێ سەروەریەک بۆ خۆیان تۆمارکەن ئەبێ دەست لە کار بکێشنەوە بە ئەگەر ئەوە ناکەن دڵنیابن کە ڕاپەڕینێکی ترینەوە یەک دووبارە بێتەوە. هەرچەندە ئەنجومەنی پارێزگای سلێمانی مۆڵەتیان بەگربوونەوەکە نەدابوو بەڵام مامۆستایان پێشتر وتبوویان بەبێ مۆڵەت دێنە سەر شەقام. ئەنجومەنی پارێزگای سلێمانی 15 ڕۆژی خستۆتە بەردەم حکومەتی هەرێم تا وەڵامیان بداتەوە بۆ ئەوەی موچەی فەرمانبەرانی سلێمانی دابین بکرێت بەڵام ئەنجومەنی وەزیران وتویانە هەر کاتێک پارە هەبوو دابەشی دەکەین. ئێستا ئیدی ئەنجومەن پێدەچێت بە ناچاری بڕیاری گەڕانەوە بۆ بەغداد بدات. دەوڵەتداری لەسەر ئەگەر ناڕوا بڕێوە دەوڵەتداری خەڵکی ئیداری ئەوێ خەڵکی دڵسۆز و متمانە پێکراوێ ئەمانە متمانیان لە دەستداوە دڵسۆز نین ئیداریان لە دەستداوە ئەزمووی هەرێمی کوردستان لە دەستداوە لەبەرەوە نە بەڵێنەکانیان هیچی لێ سەوز نەبوو چ جای ئەگەرەکانیان پار ساڵ داوامانە کرد کە حکومەت بڕۆخێت بەڵام بەڕاستی ئەم ساڵ جیاوازە ئەم ساڵ ڕووخاوە تەنها تەبوتۆزەکەی ماوەدا کاری ئێمە ئەوەیە کە حکومەتێکی سیستماتیکمان بۆ دابمەزرێت کە هەرێکێک ئەرکوب مافی تایبەتی خۆی بێت. مامۆستایان داوا دەکەن سەرجەم فەرمانگە و دام و دەزگاکان بۆ ماوەی 12 ڕۆژ بایکۆتی دەوامەکانیان بکەن دوامۆڵەتیش بە حکومەت دەدەن بۆ ئەوەی تەکبیرێک لەو دۆخە بکات و چیدی نەخۆیان هیلاک بکەن نە ئەم خەڵکەش بەخوانەوە سەرقاڵ بکەن. ڕایمە ڕوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان. مامۆستا ئەحمەد ئەگەر سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە خۆپیشاندانە کە ئەمڕۆوە ئەو بەیاننامەش کە ئێوە دەرتان کردووە 5 خاڵی لە خۆگرتووە بەڵام هۆکاری کە زیاتر خاڵەکانی سیاسین باسی مەسەلەی موچە ناکات. زۆر سوپاس بۆ میوانداریتان دەستخۆشی لە کەناڵی بەیانەکان بەڕاستی پار و پێداریش یەکێکم لەو کەناڵە پێشەنگانەی کە بە بەردەوام ڕووماڵی خۆپیشاندان ماوەزایەکانتان کردووە و هیوادارین بەو شێوەیە بەردەوام بن و حەزەکەم پەیامێکیش بۆ کەناڵەکانی تر بنێرم پێشەوەی وەڵامی پرسیارەکەتمەوە بگورە ڕاگەیاندنەکان بۆ یەکیان ئەوترێت دەسەڵاتی چوارەم مانای وایە بەرپرسیارەتیەکیان لەسەر شانە لەوەی کە ئەم واقعە دروست بووە بۆی من پێم وایە هەموو ڕاگەیاندنەکان ئەبێ بەشدار بن لە چارەسەرکردنە تەنها ڕووماڵەکە ئەوە نەبێکە هەواڵەکە بگوازنەوە. ئەمە وەکو خاڵی یەکەم و سوپاسانەکەی جارێکی تر. ئێمە پێمان وایە کێشەکان سیاسیە بۆیە ڕنگدانەوەی لەسەر باری ئابووری هەبووە و ئەگەر سەیری ئاستی گەندەڵی لە هەرێمی کوردستانە بکەین و بە شێوەیەکی هەرەمی تەشبیهی بکەین ئەوە لە لووتکەی هەرەمەکەەوە بۆ خوارەوە داوەزیوەتە خوارەوە بۆیە بەپێی دوای راپۆرتی ڕێکخراوی شەفافێتی ناودەوڵەتی کە هیمانی دەی 2015 هەرێمی کوردستان لەسەر ئاستی جیهانە هەشتەمە لە گەندەڵیە بۆیە وەکووتمان لەبەر ئەوەی کێشەکە سیاسیە ئەگەر تۆ لە بنەڕەتەوە کێشەکە چارەسەرکەی ئەو کاتە موچەکەشت پێ چارەسەرەکرێ و لە ئێستاە دوای ئەو بەیاننامەی وەزارەتی خارجی پێرێ کە داواکە و توێژ لە نێوان هەرێم و ناوەندا هەبێ و بە پاڵپشتی هێزە سیاسیەکانی تریش بۆیە ئێمە چۆن بڵێ تا ڕادەیەک
پرۆژەکەمان قسەکردنە لەسەر ئەو هۆکارانەی کە بوونەتە ئەوەی کە موچە نەبێ و چۆن چارەسەریەکە و تەرکیزی کردوتە دوو خاڵی سەرەکی کە بە حکمی ئەوەی لە هیچ شوێنێکی دنیاە نییە پەرلەمان تەمەنی خۆی درێژ کاتەوە وەیە پەرلەمان و حکومەتی شەرعەتێکیان نەماوە و لێرە ئێستا تەنها لایەنێک کە شەرعەتی ما بێ ئەنجومەنی پارێزگاکانە لە پاڵ یەکەما تەرکیزمان کردوتە سەر ئەوەی کە ئەنجومەنی پارێزگاکان لەگەڵ ناوەندا بە زووترین کار موچەی هاوڵاتیان دابینکەن. بەڵی بۆچی مەسەرەی موچتان خستۆتە پێنجەم خاڵەوە کە داواتان لە فراکسیۆنە کوردەکان کردووە کە ڕۆڵە ببینن ببوورە ئەوە تەنها مەسلەی کەرکک و دووسخورماتوە خاڵی پێنجەم خاڵی یەکەم موچەیە خاڵی یەکەم وتومانە کە ئەنجومەنی پارێزگاکان بە تەنسیق لەگەڵ ناوەندا پێویستە بە زووترین کار موچە دابینکەن چونکە ئەوە خاڵێکە کە کاریگەری لەسەر هەموو ماڵێکی هەرێمی بەڵام بۆچی لە ڕێگەی حکوومەتەوە نەیە بۆ نمونە بۆ چارەسەری موچەی مامۆسایان و فەرمانبەران بۆچی وەداوەتان کردووە لە ڕێی ئەنجومەنی پارێزگاکانەوە لەبەر ئەوەی وەکو وتمان حکومە شەرعەتی نەماوە و ئەم حکومەتە لە چەند ساڵی ڕابردووە لە هەموو ئەو گفتوگویانەی کە کردوێتی لەسەر ئاستی ناوخۆ لەسەر ئاستی ناوەند و لەسەر ئاستی نێو دەوڵەتیش فەشەلی هێناوە یەکێک لە پێناسەکانی سیاست بریتیە لە هونەری گفتوگۆ بۆیە پێمان وایە ئەم حکومەتە یەکەم شەرعەتی نەماوە و پێشتریش لە چەند ئاستێکە لە گفتوگویە فەشەلی هێناوە بۆیە داوامان کردووە کە ئەم کارە لە ڕێی ئەنجومەنی پارێزگاکانەوە سوپاس دەکەم مامۆستا گۆران جەنابیشت بەخێر بێ سەبارەت بە ژیان و گوزەرانی مامۆستایان کە ئەمڕۆ خۆپیشاندان دەستی پێکردوێتەوە ژیان و گوزەرانی مامۆستایان لە چ بارودۆخێکدایە بەنای خۆی بەخشندە و میهرەبان سەرەتا دەستخۆشی لە مامۆستایانەکەم کە جارێکی تر وەکو سەرمەشقی هەموو چین و توێژەکانی کۆمەلگا چوونەوە سەر جادە و چوونەتەوە سەر شەقام و دەستیان کرد بە خەباتی مەدەنی لە پێناو داکۆچیکردن لە مافی هەموو چین و توێژەکانی کۆمەلگا نەک تەنها بەرگریکردن لە مافەکانی مامۆستایان دیارە مامۆستایان لە بارودۆخێکی زۆر خراپە ئەژین لە بارودۆخی زۆر خراپیان هەیە بەهۆی دواکەوتنی موچە بۆ ماوەی چەند مانگێک کە حکوومەتی هەرێم ئەو حکوومەتە شکست خواردووی کە لە دوای 26 ساڵ لە حکومڕانی کە بەردەوام شکست لە دوای شکستی بۆ هەرێمەکەمان هێناوە نەیانتوانی کێشەکانی هەرێمی کوردستان چارەسەرکرد بەهۆی ئەو گەندەڵیانەی کە هەیان بوو بەردەوام لە پێناوی بەرژەوەندەکانی خۆیان هەوڵێندا و لە پێناوی دزی تاڵانی بۆ خۆیان و بە هیچ شێوە خەمی هاوڵاتیانیان نەبووە خەمی فەرمانبەران و مامۆستایانیان نەبووە لەبەرەوە کێشەکان بەردەوام کەڵەکە بوون هەتا گەشتە ئەو ڕۆژەی 16 ئۆکتۆبر کە هەموو کێشەکان لەوێەوە تەقیەوە و لە ماوەی 2 سەعاتە لە سا پەنجاوێکی خاکی کوردستانیان بەدەستەوەدا کە نەیانتوانی بەرگری لە خاکی کوردستان بکەن بەهۆی هەموو ئەو کێشە و گەندەڵیانی کە هەیەن بوو لە ماوەی 26 ساڵی حکومڕانی شکست خواردویانە بۆیە مامۆستایان بە ئەرکی سەرشانی خۆیان زانی کە بڕژێنە سەر شەقام و داوا لە هەموو چین توێژەکانی کۆمەلگا بکەن کە اعتصامێکی مەدەنی ڕابگەێنن بۆ ماوەی 12 ڕۆژ وەکو فشارێکی مەدەنی لەسەر حکوومەتی هەریان لەسەرم حکوومەتە شکست خواردووە تا بە زووترین کات دەست لە کار پێشێتەوە و جارێکی تر کۆمەلگا ئەم دەموچاوانەی قبول نییە کە فەرمانڕەوایی هەرێمی کوردستان بکەن و بە نوێنەرایەتی ئەوان بچن دانوستان لەگەڵ حکوومەتی ناوەندی عێراق بکەن بەڵکو پێویستە سەرکردایەتێکی سیاسی نوێ بێتە ئاراوە لەو کەسانی کە دڵسۆزن و کە دەستیان نەبووە لەو شکستانەی کە بەسەر هەرێمی کوردستانە هێنراوە لە چەند ساڵی ڕابردووە پێویستە لە ناو کۆمەلگایە کەسانێکی سەرکردایەتێکی دڵسۆز هەڵبژێرن کە ئەوان ببنە نوێنەری هەموو چین و توێژەکانی کۆمەلگا و لە جیاتی ئەوان فەرمانڕەوایەتی هەرێمی کوردستان بکەن و دانوستان لەگەڵ حکوومەتی ناوەندیا بکەن لە پێناوی مافەکانی هەموو چین و توێژەکانی کۆمەلگا. باسی لەوە کەمە بۆ فشارە ئەم خۆپیشاندانی کە کراوە دەتوانن فشار دروستکەن کاریگەری دروستکەن لەسەر حکوومەت بەڵێ ئەم خۆپیشاندانی کراوە تەنها هەر ئەمڕۆ ناگرێتەوە بەڵکو بەردەوامە بێ درێژەی پێدەن مامۆستایان و هەموو چین و توێژەکانی کۆمەلگاش دێنە سەرخەت لەگەڵمانە و داوا کراوە لە هەموو شار و شارچکەکانی هەرێمی کوردستان بەشداری بکەن لەم اعتیسامە مەدەنیە کە بایکۆتە یان مابڵێن مانگرتنێکی سەرتاسەری هەموو فەرمانبەران و مامۆستایانە لە دژی ئەم دەسەڵاتە شکست خواردووە کە شەلەلێکی عام دروستکەن لە هەموو فەرمانگەکانی هەرێمی کوردستانە تاوەکو وەزیرەکانیش ناچارکەن دەست لە کار بچێشنەوە لەم حکوومەتە شکست خواردووە و جارێکی کە ئەو کەسانی کە دەستیان هەبوو لەم شکستەیە ڕویان نییە جارێکە بێنەوە سەر شاشە و باسی مافی هاوڵاتیان و باسی فەرمانڕەوایی و باسی ئیدارە و باسی بوارەکانی تری کۆمەلگای مەدەنی بکەن. بەڵێ سوپاس دەکەم مامۆستەرە بۆ ڕێگر بووم لای ڕێز سەبارەت بە ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی زۆر جار قسە لەسەر دەکرێت بۆچی تەنها لە سنووری پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی کاروبارەکانی خۆی ڕادەپەڕێنێ بۆچی نەیتوانێت مەسەلەن ئەم ئەنجومەنە بێتە ئەنجومەنێکی سەرتاسەری و ناڕەزایەتیەکان لە سەرتاسەری کوردستان بێت؟
بەڵێ پێشەکی بەناوی خۆی گەورە و میهرەبان ئێمە ئەگەر باز لە ئەنجومەنی مامۆسایانی ناڕازی بکەین ئەنجومەنی مامۆسایانی ناڕازی ئەو بوو کە پێشڕەوی یا بڵێن ڕێکخەری کارەکانی پار ساڵی مامۆسایان بوو ئێستا هەر مامۆسایانی ناڕازی هەیە هیچ دەستە و گروپێکیان نییە بەڵکو ئەمە چەند مامۆسایەکی لە خۆبردون چەند مامۆسایەکی باهڵوێستن وتوانیویانە لە ڕێی گروپچات و لە ڕێی با بڵێن سوودوەرگرتن لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە گروپێک بۆ خۆیان دروست بکەن بە ناوێکی سەربەخۆ کە بتوان ئیستیغلالی با بڵێن ئەو وەزعانە بکەن بۆی کە ئیش و کارەکانی ناڕەزایەتی مامۆسایان ڕاپەڕێنن ئێمە ڕەنگە بڕیاردەر نەبین لە وەکو مامۆسایانی ناڕازی با بڵین کە جەنابەت بە ئەنجومەن ناوتێنا بەڵام ئێستا ئەنجومەنە نەماوە هیچ دەستەیەکیش نییە ئیلا کۆمەڵێک مامۆسای ناڕازیە ئێمە نەهاتوین بەرنامە بۆ ئیشەکان دابنین بڵین ئەمە ئیشەکانە بەڵکو دۆخەکە چی ئەخوازێ مامۆسا چی ئەخوازێ گەیشت دۆخی مامۆسا لە مامۆسا و فەرمانبەر و خەڵکی کوردستان لە چ دۆخێکدایە ئێمە ئەومان بە ئەرچی سەرشانی خۆمان زانیوە و لەگەڵ ئەم برابە ڕێزانەیە چ لە دەستەی داکۆچی لە زانکۆپی مانگاکان چ لەگەڵ مامۆسایانی تر و لەگەڵ فەرمانبەران و لەگەڵ هەمووچی نوتوێژەکانە هەوڵمانداوە گفتوگۆمان کردووە و توانیمانە ئەمڕۆ دۆخەکە چی ئەخوازێک کە لە دوای با بڵین 16 ئۆکتۆبرەوە ئێمە داواکاریەکانمان لەوایە چڕ کردوەوە کە با بڵین لەسەر داواکاری هەمووچی نوتوێژەکانە نەک بەتەنها مامۆسایان ئەگەر پار ساڵ با بڵین ڕێکخەری کارەکانی مامۆسایانمان کردبێ ئەم ساڵ هەوڵمانداوە بە هاوکاری هەموو دەستە گروپەکانی تر کارێکی ڕێکخراو بکەین بۆی کە بتوانین لەسەر داکۆچی لە مافی سەرجەم خەڵکی کوردستان بکەین نەک بە تەنها توێژێکە توێژی مامۆستایە بەڵێ کەواتە خۆ پیشان نەکەم بۆ تەنها بۆ مامۆستایان نەبوو فەرمانبەران و چین توێژەکانی تریش تێدا بەشدار بخۆ لە داهاتوودا بەشدار دەبن بەدڵنیایی ئێستا من ئەگەر ڕوونکردنەوەیەک بم بە جەناب پیشتان و بە بینەرانی خۆشەویستیژەوەیە کە ئێمە ئەم خەباتە فۆرمێکی تری خەباتە لەسەر ئەوەی پارەکە بایکۆتی 105 ڕۆژی هۆڵەکانی خوێندن کراوە 28 خۆپێشاندانی گەورە ڕێکخرا ئێمە ئەم فۆرمەمان بە فۆرمێکی کۆنزانی با بڵێن لەگەڵ ئەو بە ڕێزانەیە کە ڕێکەوت بووین لەبەرەوە بڕیارماندا با بڵێن جیهانی پێش 16 ئۆکتۆبەر زۆر جیاواز بوو لە جیهانی دوای 16 ئۆکتۆبەر بۆ لەبەرەوەی ئەو ڕووداوانەی کە لەو مانگەدا ڕوویدا هەندێک جار لە 10 ساڵ تەمەنی تاریخە با بڵێن لە تەمەنی مێژووە ڕووی نەداوە ئەم گۆڕانکاریەکان خێرا بوو لەبەرەوە ئاسی داواکاریەکانیش بەرز بوو ناکرێت ئاسی داواکاری خەڵک بەرز بوو بێتەوە معیشەتی نەمابێ ژیانی نەمابێ وەکو مامۆسای بەڕێز فەرمووی لە سەدا پەنجابێکی خاچی هەرێمەکەی خۆی لە دەستابێت کە ئێمە پێڵێن کوردستانی باشوور سیاسیەکان پێڵێن هەرێمی کوردستان و عەرەبەکان پێڵێن شیمالی عێراقستە ینی ناوی ئیقلیمەکەشیان ناکرێ ئەم داواکاریان ئێستا خواستی وەکو مامۆسایان فەرمانبەران بەرز بۆ تۆ لە داواکاریەکانتان جیاوازیە لەگەڵ ساڵانی ڕابردووی کێوە بایکۆتان دەکرد مانگرتنە بۆ خۆپیشاندانەکەم ڕوونکردنەوەی لەسەر ئەو خواستە بەم وەکوتم جیهانی پێش لە فەزای پێش 16 ئۆکتۆبەر لەگەڵ دوای 16 ئۆکتۆبەر جایە لە پێش 16 ئۆکتۆبەرە تەنها موچە بوو داواکاری بەڵام لە دوای 16 ئۆکتۆبەر ئێمە لە سا پەنجاویەکی خاچی هەرێمی کوردستانمان لەدەستداوە ینی لە عەقلی هیچ کەسێکانیە تۆ بە فعلی 450,000 پێشمەرگە ناویە لە وەزارەتی پێشمەرگە و موچەی لەسەر وەرەگرێ ناکرێت بە جێشێکی 450,000 کەسیەوە تۆ نیوەی خاچی وڵاتەکە زیاتر لەدەستدابێ کەواتە ئەمە بە فعلی بوونی نییە خەڵک گەیشتوێتەوەی ئەم حکومەتەی ئێمە ئەم دەسەڵاتی ئێمە ئەمانەی کە حکمی ئەم وڵاتە گەیشتۆتە ئەوەی کە ئەمانە ماڵوێرانیان بەچی هێنا ئەوەنەی داکۆچیان لە مافی بندیوارەکان کرد ئەوانەی کە لە ماڵەوە دانیشتون ئەوەنە داکۆچیان لە مافی ئەوانە نەکرد کە لە فەرمانگەکانیانە داوامەکەن نەک هەر مامۆستا هەموو فەرمانگەکانی تر ئەمان هاتن خۆیان کردە هەر حکوومەتەکەیان کردە سوتەمەنی بندیوارەکان لە پێناوی دروستبوونی زۆر باش بەس ئێستا داواکاریەکانتان چ جیاوازی لەگەڵ ڕابردوو بەڕوونی ئێستا داواکاریەکانی ئێوە چی بەڕوونی کە زانیمان 26 ساڵی ڕابردوو پڕە لە نەهامەتی تەنانەت هیچ شتێکیان نێنە و کاکە کە بینا بەرز بۆتەوە لە شاراوە بۆ بەرهێنەکان کردویانە ئەمان نیان کردو کە شار گەورەبوونی بەخۆی بینیەوە گەورەبوونی سوکانی ئەوە لە هەموو شوێنێکی جیهانایە ناکرێ ئەمانەجێ ئفتیخاری ئەم حکومەتە بێ بەڵام سەیری کە شکست بە دوای شکست هەر لە چیەوە لە چ وڵاتێکی دنیا بینیوتە خەڵک بۆ موچە مانگ بە مانگ بچێتە سەر جادە موچەکەی وەرگێ یعنی شتیوانی بۆ داواکاریەکان ئێستا چین داواکاریەکان سەقفی داواکاریەکان بەرز بۆتەوە لە ئەنجامی ئەو شکستە گەورەی کە بەسەر
میلەتی کووردا هاو خەڵک داوا ئەکا کە ستافێکی تازا وڵاتە بەرێ بڕێەوە خەڵکی ئەکادیمی بە شارەزابێت لە مێژوو شارەزابێت لەو گۆڕانکاریانەی کە لە ناوچەکەدا و لە دەوروبەرا ڕووە بۆی کە تووشی شکستی گەورەتر دەبین ناکرێت هەر بەم فۆرم و بەدەم و چاوانەوە بتەوێت حکومداری بکەیت و حکومداریش پێ نەکرێت ینی باشترین کاری ئەخلاقی بۆ وەزیرەکان بۆ سەرجەم وەزیرەکانی هەموو حیزبەکانی ئەم کوردستانەوەی دەست دەکات چێشنەوە بە جێگر و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی سپاس دەکەم سپاس ماوەسەرەوە ماوەسە ئەحمەد ئەگە بگرێم بۆ لای بەرز بۆچی لە بەیاننامەکەی ئێوە زیاتر بۆ داواکاریەکانتان ڕوتان لە حکوومەتی عێراقە ینی ئێستا متمانەتان بە حکوومەتی هەرێم نەماوە پێتان وایە چارەسەری موچە لای عێراقە ئێستا بە دڵنیاییەوە 4 ساڵە ئەم کێشەیە هەیە حکوومەتی هەرێم لەلایەنی ئابوووریەوە نەیتوانی و یەک هەنگاو بچێتە پێشەوە هەموو ئەو ئیجراعاتانەشی کە پێشوو کردوێتی وەکو زیادکردنی باج و ڕسومات هەمووی لەسەر ژیانی ئەو خەڵکانە کەوتۆتەوە کە چارەکە موچە کاریگەری لەسەر ژیانیان هەبووە لەبەرەوە ئەو بار و دۆخە تازەیەش کە هاتوۆتە پێشەوە وەکووتمان داواکاری وەزارەتی خارجی ئەمریکا گفتوگۆکردن لەگەڵ بەغا و گەڕانەوەی با بڵین بەپێی دەستور دوای ئەوەی کە حکومە شەرعەتی نەماوە بەپێی دەستوری عێراقی لە ئێستاە ئەبێ حکومەتی ناوەند موچەی هەرێمی کوردستان دابین بکە چونکە حکومەت و پەرلەمان شەرعەتیان نەماوە ئەو درێژکردنەوەی کە ئەوان کردویانە بەپێی ئەو ڕاوێژەی کە ئێمە لەگەڵ مامۆستا یاساییەکان کردومانە ئەم حکومەتە و پەرلەمانەکەی شەرعەتێکی نەماوە بۆیە ئەبێ حکومەتی لەو حاڵەتەیە ئەبێ حکومەتی ناوەند بوجە دابینکە دوێنێش حەیدەر عەبادی هەمان قسەی کردووە کە لە داهاتووە موچەی سەرجەم فەرمانبەران و بە پێشمەرگە شەو دابین بەڵام ئەو داواکاری ئێوەکو ڕێکخراوەکەی خۆتان ڕێکخراوی داکۆکی لە زانکۆ پەیمانگەکان ئێستا بوونم لە داوا دەکەن لە ڕێی ئەنجومەنی پارێزگاکانەوە بێت وایە ئەمە بەمانەی هەڵۆشانەوەی هەرێم نییە یاخود بۆچی لەڕێی حکوومەتەوە نەبێت ئێمە ئەو بەیاننامەیەمان نووسیەوە دامان ڕشت یەکێک لە مامۆستاکانی خۆمان هەر هەمان ئەو تێبینی هەبوو چکە هەڵۆشانەوەی هەرێمی کوردستان تەنها لە ڕێی دەستوری عێراقیەوە ئەبێ و ئەگەر بێت و ئەم سێ پارێزگایە دەنگی پێێنێن بە هیچ شێوەیە هەڵناوەشێتەوە ئەمە یەک دوو ئێمە پار بە هەمان شێوە ئەم کاتانە بوو پرۆژەیەکمان هەبوو لەگەڵ نووسنگەی پەرلەمانی ئێرە و توێژمان لەسەر کرد ئەوەش هەر پشتی ئەبەست بە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە لەویا لەبەرەوەی پسپۆریەکە زیاتر هی دکتۆر شێرکۆ جەودەت بوو کە سێ یاسای ئەنجومەنی پارێزگاکان هەیە لە خزمەتی ئەوەیە کە پارێزگاکان لە ڕووی دارایی و لە ڕووی ئیداریەوە سەربەخۆ بن بۆیە هیچ کاریگەریەکی لەسەر پێگەی هەرێمی کوردستان کەواتە بەڕوون ئێستا بۆ موچە داوەتان لە هەرێم نییە وەکو ڕێکخراوەکەی خۆتان وەکۆی کە داکۆکی لە مامۆسانی زانکۆ پەیمانگەکان دەکەن بە تەکید وەکو مامۆستا ڕێبواری ژووتی ئەم حکوومەتە شەرعیەتی نەماوە و 4 ساڵ ئێمە تاقیمان کردوتەوە لە غەیری وەعدی ناڕاست و دەستی پێکردن و هیچ بەڵێنێکی بەوەیە جیوەجێ نەکردەوە بەڵێنانەی کە پێشتر پێتاندرا نەخێر چەند جار لە ڕاگەیاندنەکانەوە یان لە دانیشتنەکانە کە 2 مانگی تر 3 مانگی تر لەوانەیە بار و دۆخەکە چابێ هەندێک هەواڵیان دزە پێ ئەکرد لەوانەیە مچۆ ببێ بە لە سا هەفتای ئەو موچەیە کە پێشتر هەبووە بەڵام ئەمانە هەمووی ناڕاست دەرچوو و لەو باوەڕەشام جوڵانی پرۆسی ڕفراندۆم تەنها بۆ ئەوە بوو ئەو بابەتە بشارنەوە بەڵێ بەس بۆکو مامۆسانی زانکۆ ئێوەش لەگەڵەوان بایکۆت دەکەن شێوازی مانگرتنە چۆنێنە ئەو ناڕزایەتی کە بەنیازن لە داهاتوودا دەری ببڕن شێوازەکەی چۆنە بەڵێ ئێمە بە تاکید پێش ئەوەی کە ئەم مامۆستایانی ناڕازی پەروەردە لەگەڵ ئێمە دانیشتێکمان کرد و ئەو بەیاننامەی دەرکراوە بە هەماهەنگی بووە ئێمەش بە هەمان شێوە وەکو فشارێک وەکو دوافشار بۆ ئەوەی ئەم حکوومەتە دەست لە کار کێژێتەوە لەگەڵ ئەو ڕای ئەوان نابووین کە دەڕۆژ داوام ڕابگیرێت داوام وەکو بەشێک هەمویان پێوە پابندە بن مامۆسان ژمارەیەکی کەمنێ بەڵێ ئەویان نەکەوێتە سەر مامۆسایان لەوانەیە لە سبێنەوە دیاری با کە چەند مامۆسا پابند بۆ بەوەی کە داوام نەکات بۆ نمونە من ئەمڕۆ کچەکەی خۆم کە هاتەوە لە قۆناغی هەشتا وتی تەنها مامۆسای بیرکاری لەوێ بۆ دەرسی پێوتوین بەڵێ بۆ مامۆسانی زانکۆ تا ئێستا دیار نیە چەند بەشداریەکەن بەشداری ناکەن ئێمە ئەمڕۆ مجموعەیەک مامۆسا لەوێ بوون بەڵام لەوانە نیە بتوانین داتایەکی ڕوون بین بزانین چەند پابند بووە بە تایبەتی کە ئەمڕۆ بەس خۆپیشاندانەکە سپاس دەکەم ماوسە گۆران سەبارەت بە ئەوەی کە بۆچی ئەو ناڕزایەتیانەی هەن نابن بە ناڕزایەتی سەرتاسەری ئاگەر سەرتاسەری بووان باشتر کاریگەریان نەدەبوو یاخود ڕۆڵی لیستی مامۆسانی هاوبەش چیە لە ناویکێتی مامۆستایان
بۆ جوڵاندنی ناڕزایەتی مامۆسایان. دەستخۆش پرسیارێکی جوان هەڵبەتە ئێمە وەکو مامۆسایان ڕێکخراوێکمان هەیە بە ناوی ڕێکخراوی یەکێتی مامۆسایانی کوردستان کە ئەم ڕێکخراوە تشکیلەکەی پێگاتۆ لە دوو لیستی سەرەکی لیستی مامۆسایانی هاوبەش کە مامۆسایانی کۆمەڵ و گۆڕان و یەگرتووە و لیستی کوردستانی کە مامۆسایانی یەکێتی و پارتیە. ئەم دوو لیستە هەمیشە لە ناو خۆیانە لەسەر کێشەی مامۆسایان ڕێک ناکەون بۆ لەبەرەوەی لیستی مامۆسایانی هاوبەش هەمیشە لەگەڵ مامۆسایانی ناڕازی و مامۆسایانی شەقام پێکەوە داکۆچی لە مافەکانی مامۆسایانەکەن بەڵام لیستی مامۆسایانی کوردستانی لە پێنا و ڕازیکردنی مەکتەب سیاسیەکانی خۆیان و حیزبەکانی خۆیان ناوێرن جورئەتی ئەویان نییە کە بێنە سەر شەقام وەکو هاوشان لەگەڵ مامۆسایانی ناڕازی و مامۆسایانی لیستی هاوبەش پێکەوە داکۆچی لە مافەکانی مامۆسایان بکەن. ئێمە چەندین جار داوامان لێ کردوون کە خۆپیشاندانێکی سەرتاسەری ڕابگەێنن لە هەموو هەرێمی کوردستان لە هەموو شارەکان چکە ڕێکخراوێکی سەرتاسەریە بە پێی یاسای پەرلەمانی پێشووکە بڕیاری لەسەردراوە بەڵام لیستی کوردستانی کە ئەوان سکرتێری ڕێکخراوەکەن جورئەتیەوە ناکەن ئەو بڕیارە بن کە لە هەموو هەرێمی کوردستانە ڕێکخراوی بەڵێن خۆپیشاندانێکی سەرتاسەری ئەنجام بدرێ بایکۆتێکی سەرتاسەری ئەنجام بدرێ لەبەر ئەوەی کە سەرکردە سیاسیەکانی خۆیان لیان ڕازی نابن و ئەمانیش لە ترسی بۆ ڕازیکردنی حیزبەکانی خۆیان ئامادەنین جورئەتی ئەوان نیستی ئەو بەش ئەوەندە نیە پێگەکەی کە بتوانرێ هەڵوێستێکی یاوە گەڵاڵە بکات یاخود کەمینەن لە ناو لیستی هاوبەش کەمینەن لە ناو یەکێتی مامۆسایانە لیستی هاوبەش ئێمە پێک هاتوون لە نۆ ئەندام لە ناو ئەنجومەنی تەنفیزی ڕێکخراوەکە کە لە 27 ئەندام پێکاتوە نۆ ئەندامە بۆ منە لە ماوەی پێشوا پێش ڕێفراندۆم لە کەرکووک کۆبنەوەی ئەنجومەنی تەنفیزی بوو لیستی مامۆسایانی هاوبەش داوایان کرد کە با گردبوونەوەیەک یا خۆپیشاندانێک لە بەردەم ئەنجومەنی وەزیرانە ئەنجام بدەین بۆ داکۆچیکردنە مافەکانی مامۆستایان بەڵام لیستی کوردستانی بە هیچ شێوە ڕازی نەبوون وتی ئێمە شتیوا ناکەین و قبوڵی ناکەین خۆپیشاندان لە بەردەم ئەنجومەنی وەزیرانە ئەنجام بدەین لە هەولێر بۆ ئەترسن جورئەتیان نییە ئامادە نین داکۆچی لە مافەکانی مامۆستایانکەن کە خۆشیان داناوە بنەرەری مامۆستایان لەبەرەوە ئێمە هەمیشە کێشەمان هەیە و سیڕاعمان هەیە لەگەڵیانە و ئێمە هەمیشە لەگەڵ مامۆسایانی ناڕازی مامۆسایانی شەقام پێکەوە داکۆچیمان لە مافەکانی مامۆسایان کردووە و کێشەمان هەیە لەگەڵیانە کە ئەوان بە هیچ شێوێک ئامادەنین لەگەڵ ئێمەیە بەیاننامە بنووسن پشتگیری لە مامۆستایان کەن داکۆچی لە مافەکانی مامۆسایان کەن تەنها لە ژوورە داخراوەکانە قسەی خۆیان ئەکەن و لە کۆبنەوەکانە سەردانی وەزیرەکەن و سەردانی ئەنجومەنی وەزیرانەکەن کە ئەمەش هیچی لێ سەوز نابێت لەبەرەوەی ئەوان ئامادەنین بە هیچ شێوێک گوێ بۆ داواکانی مامۆسایان بگرنەوەکو ئەنجومەنی وەزیران و حکومەتە شکست خواردۆکەیان و هەروەها وەزیری پەروەردەش بە هەمان شێوە هیچ دەسەڵاتێکی نەبووە کە داواکانی مامۆسایان جێبەجێ بکات دەسەڵاتی نەبوویان نەویستێ بیکات بە بۆچوونی بە کاتێک کە پرسیاران لێ کردووە لە من هیچ دەسەڵاتێکم نییە تەنها ئەوەندەم لەسەر داواکانی ئێوە بگەێنن بە ئەنجومەنی وەزیران هەموو دەسەڵاتەکان لە ئەنجومەنی وەزیران بووە ئەنجومەنی وەزیرانیش بە هیچ گرنگێک بە مامۆسایان نادات بە مامۆسایان تەنها ئەوەندەی کە توانیوێتی گرنگی بە هێزەکانی ناوخۆداوە بۆ پاراستنی ئەمنیەتی دەسەڵاتەکەی خۆیان گرنگی بە چین و توێژەکانی تری کۆمەلگا نەیەوە گرنگی بە مامۆسایان نەداوە گرنگی بە پرۆسی پەروەردە نەیەوە حکومەت زۆر بێباک و بێوەعد بۆ بەرامبەر بە مامۆسایان و بەرامبەر بە فەرمانبەران کە چەندەها جار بەڵێنی داوە کە داواکارەکانیان بۆ جێبەجێکات موچیان بۆ چاگەکە سیستمی پاشەکەوت ناهێڵێ بەڵام بەداخەوە جێبەجیان نەکردووە بەداخەوە کە هەرسی حیزبی کوردستانی پەرلەمانیان کارا کردەوە لە پێش ڕێفراندۆمە بۆیە تێپەڕاندنی یاسای ڕێفراندۆم بەڵام مزایدیان بەسەر خەڵکەوە کریان و ئێمە بۆیە پەرلەمان کاراکەینەوە بۆی سیستمی پاشەکەوتی موچە نەیەڵین بەڵام بەداخۆ هیچیان پێ نەکرا و دەرکەوت کە قسەکانیان هیچی ڕاست نییە و درۆیەکی گەورە بوو تەنها بۆ تێپەڕاندنی یاسای ڕێفراندۆم پەرلەمانیان کارا کرد باس دەکەم مامۆستەڕۆبەر ناوبڕێکمانە دوای ناوبڕەکە دەگرێمەوە لای بەڕێز بەڵێ بینێنی بەرز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتان ڕمامێنێ بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە.
نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست. ئەسێ Q5S 4G LTE. سنتەری گوڵهنگ بۆ جادەرمانی سروشتی بۆ لە شولارێکی ڕێک و تەندروست هەڵدەستێت بە دابینکردنی کۆمەڵێت چای جادەرمان لەوانە چاینانە بە سوودە بۆڕی خۆڵە و گەدە و نەهێشتنی غازات مێشک و سووری خوێن چالاک دەکات لە دڵتێک هەڵچوون دەتپارێزێت بە تایبەت بۆ ئافرەتانی دووجان چای زەنجەفیل و لیمۆ هەنجوین بەرگری لەش بەهێز دەکات و بە سوودە بۆ هەڵامان کێشی لەشکەم دەکات و لاشت پاک دەکاتەوە لە مادەی ژەهراوی بە سوودە بە ئەوکردنی قورگ و فرێدانی بەڵغەم چای سەوزی جینگۆ کۆلسترۆل دادەبەزێنێ بە سوودە بۆ دابەزانی پەستانی خوێن و ڕێگرە لە زەهایمان چای جیسینگ بە چای دژە پیری ناسراوە توانای سێکسیت بەهێز دەکات و چالاک بەشی جگەر و دڵ و مێشک و گورچی لەیە چای گوڵە حاجیلە دژی هەوکردن و گرژبوونی ماسوولکەیە تادا دەبەزێنێت و ئازار کەم دەکاتەوە هەروەها بە سوودە بۆ ئازاری سووری ماگانە. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاتان لەبێت بەڕێزە ماوەسەرە بەرگەمکردن بۆ لای بەڕێز سەبارەت بەوەی کە ئایا مانگرتنە یاخود خۆپیشاندان و بایکۆتە بۆ ماوەیەکی کاتیە یاخود بۆچی 12 ڕۆژتان ئێوە 12 ڕۆژتان داناوە؟ بەڵێ ئێمە ساڵی پار کە بایکۆتمان ڕاگەیان ماوەکەی درێژ بۆ ماوەی 105 ڕۆژ دوای 105 ڕۆژ کۆتایی پێات زۆربەی نوخبەی ئەم وڵاتە با بڵێن نوخبەکانی ئەم وڵاتە گلەی ئەویان هەبوو کە گوایە مناڵ زەرەکە کە گوایە کۆمەڵێ مەشاکلی تری لەکەوێتەوە و کۆمەڵێک با بڵێن ئاستەنگی دروستەکە هەر لەسەر کۆمەلگا با بڵێن. ئێمە هاتوین فۆرمێکی ترمانداوە بە ناڕەزایەتەکان ئەم فۆرمە لەگەڵ بایکۆتا جیاوازە ئێمە گە بمانێت جیاوازی لە نێوان ئەمەی ئەمڕۆ بایکۆت بکەین بایکۆت ئەوەیە جیاوازەکەی چییە؟ جیاوازەکەی ئەوەیە ئاعتسامی مەدەنی واتە بایکۆت ناواتە فۆرمێکی سێوە لەگەڵ خۆپیشاندان وانەش دەڵێنەوە و 12 ڕۆژە بۆ نمونە ئێمە خۆپیشاندانمان کرد خۆپیشاندانەکە ئەمڕۆ جێبەجێمان کرد لە خۆپیشاندانەکە لە بەیان نامەکەی کە متفق بووین هەمومان لەسەری بڵاومان کردوتەوە کە داوامان لە سەرجەم فەرمانبەران کردو نەک بە تەنها مامۆستا ئەو 12 ڕۆژە کە ئەکاتە یەک هەفتەی داوام چکە لە یەکشەمەوە داوام هەیە لە هەموو فەرمانگەکان تاوەکو پێنجشەمان دێ هەندێک لە فەرمانگەکان پێنجشەمەش نیانە واتە یەک هەفتەی داوامەکە بەڵام مەوعیدەکە ئەکاتە 12 ڕۆژ بە ڕۆژ ئەکاتە 12 ڕۆژ جینا بە مەوعیدی داوامکردن ئەکاتە بۆ هەندێک داوایر 4 ڕۆژەکە بۆ هەندێک بۆ خوێندنگەکان 5 ڕۆژەکات ئەمە بۆیە وامان کردووە ئیعتسامی مەدەنی لە هەموو وڵاتێکا بۆ کاتێکە کاتێکدا ئەنیت و لە هەموو شوێنێک لە سەرزەویە وایە کاتێکدا ئەنیت بەپێی ئەو کاتە تۆ پەیامەکە دەگەێنی لەگەڵ ئەوەیان مەرجنیە بوەستین لەگەڵ ئەوەیە مەرجنیە ئێمە هیچ چالاکیەکی ترمان نەبێ ڕەنگە هیچ لە چالاکیەکانی ترمانەوە بێ کە لەگەڵ ئەم بەڕێزانەیە و مامۆستا بەڕێزانەوە لەگەڵ چین و توێژەکانی تریشە لیژنێ تەشکیل بکەین سەردانی لایەنە سیاسیەکان بکەین سەردانی ئۆرگانەکانی تر بکەین و داوایان لێ بکەین کە بەکاری ئەخلاقی خۆیان هەستن وەزیرەکانیان زۆر باشە بەڵام ئێستا ئێوە بایکۆت و مەسەن بڕ جیاوازێسەوە لەگەڵ ئەم مانگرتنە کە 12 ڕۆژنامە ناوی بنین مانگرتن یان بایکۆت نەسنەوەڵەکانی خوێندنەوە ئێوە بایکۆت ئەوەیە کە مامۆستا نەچێتە هۆڵەکانی خوێندنەوە بەڵام مەرجنی ئەتوانێت لە خوێندنگەکە بێت نەچێتە هۆڵەکانی خوێندنەوە ئاگەی ئەمە ئێستا پێڵێن ئەوتەسامی مەدەنی بە زمانی عەرەبی مانگرتنی سەرتاسەری پێڵێن ئەم مانگرتنی سەرتاسەریە واتە ڕەتکردنەوەیە کە من تەمە ناکەم لەم منبەری جەنابتانەوە کە هەموو داوایرەکان بە جۆمان بکەن یعنی ئەمە شتێکی زۆر ئاساییە شتێکی زۆر تەبیعیە ئینسان داوای مافی خۆیەکە ئینسان کە هەستی کرد کە دەوڵەتەکەی بۆ ناچێت بەڕێوە لە دوای 26 ساڵ شکستێکی گەوریان ڕوبەڕووی خەڵکی کردوتەوە یەک هەفتە چێتەوە ماڵەوە و
و داوای مافەکانیەکە ئەوەی کە لە بەیاننامەکەی هەمومان متفق بووین لەسەری هەڵوەشانەوەی حکوومەت یا هەڵوەشانەوەی حکوومەت بە فۆرمێکی تر با بڵین وەزیرەکان دەست دەکات بچێشنەوە کابینەیەکی تازە بێتە پێشەوە خەڵکی ئەکادیمی وەکو وتم پسپۆر دابنرێت کە بتوانێت چارەسەری کێشە هەنووکەیەکان بکات چونکە بەڕاستی کە تۆ لە 26 ساڵی ڕابردووان نتوانی بێ کێشەکانی با بڵین 5 میلیۆن خەڵک چارەسەر بکەی واتە ناتوانانی لە 12 ڕۆژە چارەسەری بکەی ناتوانانی لە مودەیەکی کەم ئەفریاگوزاری خێرا بێنی کە بەحقەت هەموو چین و توێژەکان لە کوردستانە پێویستیان بە چارەسەری خێرا هەیە ئەم چارەسەری خێرا بە خەڵکی ئەکادیمی و خەڵکی پسپۆر ڕکرێ ئێمە داوامان ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەی کە خۆی ناوە حکوومەتی هەرێمی کوردستان و وەکو مامۆسای بەڕێزی ژووتی هیچ شەرعیەتێکی نەماوە بە پەرلەمانیشەوە خەڵکێکی نوخبە خەڵکێکی باش بێنە پێشەوە کە بتوانێت چارەسەری زۆر باشە بەس ئێستا دوای ئەم 12 ڕۆژە دیراستان کردو چی دەکەن لەبەر ئەوەی گۆڕانکاریەکان خێرایە لەبەرەوەی گۆڕانکاریەکان ئەوە نەخێرایە ئێمە لە یەکی دەکە بەیاننامەیەکمان دەرکردو و تومانە ئێمە یەکی یانزەچین داوای موچەکانمانەکەین بەڵام یەکی یانزەوە وا فەرزی کرد ئێمە داوای دەست دەکات کێشانەوەی حکوومەت بکەین واز لەوە بکەین کە ئەو حکوومەتە ئیعلانی فەشەلی خۆی بکە گۆڕانکاریەکان ئەوە نەخێرایە ئێمە ئەبێ لەگەڵ گۆڕانکاریەکانە هەڵسوکەوت بکەین یعنی نابێ بەپی گۆڕانکاریەکان ئێستا ڕەنگە هەچ بڕیارێکمان باە ئەمڕۆکە ئێمە دوای و 12 ڕۆژە هەر چێکەکەین هەڵەبێ چکە نازانی چی ڕۆیە ئاسۆکە نادیارە ناڕوونە بەڵ سپاس دەکەم ماوس ئەحمەدەگە بگەرم لای بەڕێز سەبارەت بە کات و تەوقیتی ئەم گرتبوونەوە مانگرتنە لەبارە چونکە من گوێم لە سەرۆکی جێگیری سەرۆکیەتی مامۆسایان بوو کە باسی لەوە کە کاتەکەی گونجاو نییە ئەم گرتبوونەوەی بۆ ئێمە وەکیتی مامۆسایان لەگەڵی دانی بەڵێ لەو باوەڕێم هەموو کاتێک بۆ ئەوان لەبار نییە بۆچێ لەبار نییە بۆ ئەوانەی کە با بڵێن نوێنەرایەتی دەسەڵات دوو پارتە دەسەڵاتە سەرەکیەکەکەن ئەخ ناڵم هەموو کاتێک بۆوان لەبار نییە کە خەڵک ناڕەزایەتی هەبێ ئەگەر لە 92 سیرکن هەتا ئێستا بە بەردەوام ناڕەزایەتی هەبووە بە بەردەوام وتوانە بارودۆخەکە ناسکە بۆیە بە تاکید ئەوان هەروەڵامەکەیان بەو شێوەیە ئەبێ وەکوتم 4 ساڵە ناڕەزایەتی هەیە بەڵام بۆ پار لەبار نەبوو پێرار بەسر پێرار بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بە ئێوەش کاتیە ئەم ناڕەزایەتی یاخود دواتر چیەکەن ئایا بە شێوێکی کاتیان بۆ منە خەڵک ڕەنگە پرسیارەوە کە ئەگەر چارێکە موچەی مانگی هەشتان بۆ دابین بکرێت ئەمە کۆتایی پێدێ بە دڵنیاییەوە نەخێر چکە پاریش کە 3 مانگ بەردەوام بوو بە بەردەوام چارەکە موچە هەبوو وەکو مامۆستا ڕێبواری ژووتی ئێمە لە ماوەی ئەم 12 ڕۆژەیە لە گفتوگۆ ئەبین لەگەڵ یەکتریا لەگەڵ ئەندام پەرلەمانەکانی عێراقا لەگەڵ ئەنجومەنی پارێزگایە لەگەڵ وەکوتی مامۆستا ڕێبوار لایەنە سیاسیەکان ڕێکخراوەکانی تر بۆی بتوانین فشارەکانمان زیادکەین تەنانەت قونسوڵخانەکانیش ئەتوانین ئێمە لە ڕێی ئەوانەوە فشار بکەین چونکە ئێستا ئەوانی لەسەر خەتم بۆ چارەسەرکردنی کێشەکەی نێوان هەرێم و بەغا ئەی سەبارەت بەوەی کە بۆچی ئەمە ئەگەر سەرتاسەری نێوە پێتان وایە کاریگەری دەبێت بۆ منە تەنە لە سنوورێکی دیاریکە بۆ نە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە ئەم پرسە بمێنێتەوە نەچێت بۆ پارێزەکانی تر کاریگەری دەوێت بە بۆ چوونیەوە بەڵێ بە بڕوای من بەڵێ لەبەر ئەوەی هیوادارم ئەمە بە شارچێتی تەماشا نەکرێ بەڵام تەبیعەتی زۆنی سەوز بۆ بە تایبەتی سلێمانی وایە کە زووتر درک بە کێشەکانەکە و ناتوانێت لە بەرامبەریا بێدەنگ بێ و هەندێک جار لەوانەیە بڵێن لێرە ئازادی فەراهەمە بەس خۆی عەکسەکەی ڕاستە تەبیعەتی زۆنی سەوزەوەکە کە لێرە یەکێتی هەڵەقوڵێ دواتر کە یەکێتی ئێوێ ببێت بە کۆپیەک لە پارتی گۆڕان هەڵەقوڵێەوە بە هەمان شێوە بۆیە ئەوەی زۆر جار ڕاگەیاندنەکانی کە سەر بە دەسەڵاتن ئەیانەوێ شتەکە بچووکەنەوە کە ئەم شتە لۆکاڵیە و بەرهەمی نابێ یان پێیجە سێبەرەکانیان ئەم بانگەشانەکەن من لەو باوەڕێیان ئەگەر ئێمە سوور بین و بتوانین ئەو کەناڵانەی کە هەیە ئیشی لێواکەین و کە لەگەڵ وەکوتم مامۆستا ڕێبوار و هاوڕێیان قسەی لەسەرەکەین ئەم ساڵ بەرهەمیە بێ چونکە فاکتەرە دەرەکیەکەی بۆ ئیزافە بووە من لە کاتێکی ترە هەمان پرسیاریان لێ کردم هەمووەکو ناوچەیی هەمووەکو ئەوەی کە ئەم ساڵ جیاوازی چیە لەگەڵ پارە من وتم جیاوازیەکەی بەقەت ساڵی 91 هەیە بۆچی لە ساڵی 90 هەموو خەڵک بێ هیوا بوو دوای پرۆسەیەکی ئەنفالی درێژخایان دەهاتەکان هیچی نەما بوو عێراق لە قیمەی دەسەڵاتی عەسکەری و داراییە بوو بەڵام لە ساڵی 91 بارودۆخێکی نێودەوڵەتی هەموو پرۆسەکەی بە پلەی 180 گۆڕی بۆیە لە ئێستاشە ئەم دەسەڵاتە کە
پشتێکی زۆری بە وڵاتە ئەقلیمیەکان و هێزە دەرەکیەکان بوو ئەو پشتەی نەماوە. ئێمە ئەتوانین ئەوە خاڵێکی سەرەکیە کە کاری لەسەر بکەین کە پێم وایە کێشەیەکی سەرەکی نەبوونی شەفافیەتە بۆ ئەوی بتوانین ئەم واقعە دەستکاری. بەڵام ئێمە دەبین لە ئاسی نێودوڵەتیش پشتیوانی هەیە بۆم حکوومەتە بەیانامەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکاش پشتگیری ئەم حکوومەتە دەکات. خۆی ڕاستە بەڵام وەکوتم ئەگەر ئێمەش بتوانین کەناڵەکانی خۆمان بەکاربێنین ئەو پشتی ئەم حکوومەتاکە کە هانی ئەیە دانیشتن لەگەڵ ناوەندا بکە نەک ئەوەی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە کراوە بیشارێتەوە. بەڵە بەس سەبات بە کاریگەری بایکۆت بوون لە ڕابردووشدا خەڵک زۆر پرسیارەکە بەسەرەن سوودی چی بوو ینی چ کاریگەریەکی هەبوو. جا من هەرەگەڕێمەوە بۆ سەر هەمان بابەت یعنی ئەگەر ئێمە سەیری پێش ساڵینەوە یەک بکەین لە 50ەوە هەتانەوە یەک خەباتی چەکداری هەبوو. بەڵام لەبەرەوەی حکوومەتی ناوەند بەهێز بوو تۆ بە مەفەکانی خۆت ناگەیشتی. بەڵام لە نەوەیەکە بارودۆخێکی نێودەوڵەتیە تەکایەوە کە تۆ هەمان ئەو هێزانە هەن و هەمان حکوومەتی ناوەندیش هەیە بەڵام تۆ بە مەفەکانی خۆتەگەی. ئەمێنێتەوە وەکوتم سەرەوەی ئەم ساڵ ئایا ئێمە ئەتوانین بەڵام و گۆڕانکارێک گەورێت چاوەڕوان دەکرەوەی کە بەڕێزت بازەکەی کە دەڵێ جیاوازەکەی لە نێوان 90 بۆ 91. بەڵێ منیش ئێستا ئەواڵم ئایا ئێمە چەند ئەتوانین کە من لە سەرەتاوە بۆچی داوای هاوکاری ڕاگەیاندنەکانم کرد ئایا ئەو حیزبانی لە دەرەوەی ئەم دوو دەسەڵاتن چەند ئەتوانن پاڵپشتی ئەم پرۆسەیە بکەن ئایا قونسولیاتەکان ئەتوانن فشار لەسەر ئەم حکوومەتە بکەن بە تایبەتی وشەیەکەیە کە یان وتەیەکەیە ئەڵێ گەندەڵی مەترسیدارترە لە تیرۆر و تەنها هەندێک نووسەرە بەناوبانگەکانی جیهان گەندەڵی وەکو سەرچاوەیەکی تیرۆر ئەژمارەکەن. بۆیە ئێمە بەو شێوەیە مخاتەبەیانەکەین کە ئێوە ئەگەر ئەتانەوێ بە شێوەیەکی ڕاستەقینە دژی تیرۆر بجەنگن ئەبێ دژی گەندەڵی بجەنگن. واتە چۆن هاوپەیمانەتیەکی نێودەوڵەتی و ناوخۆیی هەبوو دژی تیرۆر ئەبێ ئێمە هەوڵی ئەو هاوپەیمانەتیە بین دژی گەندەڵی. بەڵام ئێستا دۆخەکە لەبار لە ئاستی کوردستان بکەن ئەوە پەیمانەتە دژی گەندەڵی. من وتم ناڵێم ئەکەوێتە سەر ئەو میکانیزمانەی کە ئێمە ئیگرینە بەر بزانین چۆن ئەتوانین خاڵی هاوبەش لە نێوان ئەو هێزانی کە لە دەرەوەی یەکێتی و پارتین کە بەرپرسی سەرەکی ئەم واقعەن کۆیان کەینەوە و لە بەرامبەر ئەوانە بوەستینەوە. بەڵکاتە بۆ چونی تۆ گەندەڵکاران تیرۆرستن سەرچاوین ینی ئەوە هەروتەی من نییە قسەکە بە عەرەبی هاتووە جارێکیان بەڕێز دکتۆر بەرهەم لە کەناڵی شەرقیە چاوبەکەوتمی لەگەڵیا وتی الفساد أخطر من الإرهاب في التأثير على الوضع الاقتصادي والسياسي والاجتماعي. سپاس دەکەم مامۆستا گۆرانگە بگەڕێم بۆ لای بەڕێز سەبارەت بە کاریگەریەکانی مەسەلەن پشتگوێ خستنی حکوومەت کە وەڵامی داواکاری مامۆستانی نەداوەتەوە لە ساڵانی ڕابردوو کە 105 ڕۆژ لەم مەنتیقەیە بایکۆت بوو یاخود ئەو بێموچێت چ کاریگەرێکی لەسەر پرۆسەی خوێندن کردووە. بەڵێ کاریگەریەکانی ئەم شکستانەی حکوومەت دواکەوتنی موچە خراپی باری ئابووری و باری دارایی خەڵکی کاریگەریکی زۆر سلبی لەسەر پرۆسی پەروەردە کردووە. بۆ نمونە بە پێو ئامارەی کە لە وەزارەتی پەروەردە دەستمان کەوتووە زیاتر لە 15,000 مامۆستا مۆڵەتی بێموچیان کردووە لەم 2-3 ساڵی ڕابردووە لەبەرەوەی بارودۆخی ئابووریان خراپ بووە بەو موچەکەمەی کە لە وەزار لە حکوومەتەوە وەریانەگر ناتوان ژیانی خۆیان دابینکەن بۆیە ناچار پەنایان برۆتە بەرکارێکی تر و وازیان لە کاری مامۆسایەتی هێناوە مۆڵەتی بێموچیان کردووە کە ئەمە شکستێکی گەورەیە بۆ پرۆسی پەروەردە کە زۆرێک لە میلاکاتی شار و شارچکەکان کەمی کردووە و کێشەی دروست کردووە بۆ پەروەردە و بۆ واری خوێندن. بە هەمان شێوە زیاتر لە 30,000 خوێندکار وازیان لە خوێندن هێناوە بۆی خراپی باری ئابووری خێزانەکانیان ناچار بوون پەنایان برۆتە بەر ئیش و بەر کاسبیکردن بۆی هاوکاری خێزانەکانیان بکەن لە ڕووی ئابووریەوە. لە ناوچەی باڵین لە ناوچە جێناکۆکەکان وەکو شاری کەرکووک زیاد لە 8,000 مامۆستامان هەبووە کە ئەوانیش بە هەمان شێوە بێبەش بوون لە هەموو ئیمتیازاتەکانی هەرێمی کوردستان کە ئەوانش مامۆستای هەرێمی کوردستان و موچەکانیان لایەن هەرێمەوە بۆ دابینەکرێ ئەوانش بە هەمان شێوە زەرمەند بوون لە پرۆسی پەروەردە و خوێندن لە ئیمتیازەکانی وەزارەتی پەروەردە و لە حکوومەتی هەرێم کە لەلایەن حکوومەتی هەرێم دابینەکرا بۆ مامۆستایانی هەرێم پێش ساڵی 2014 کە وەزعەکە باشتر بوو ئەوان لەو ئیمتیازاتانەش بێبەش بوون. ژمارەی کۆی مامۆستایان 126,000 مامۆستایە کە ئەو لەو 126,000 مامۆستایە زیاد لە 15,000 مامۆستا مۆڵەتی بێموچیان کردووە و بەردەوام میلاکاتی پەروەردە لە کەمیە لەبەرەوەی مامۆستایان هەندێکیان گرێبەستن ئەو گرێبەستانە ناتوان پەیوەندیکەنەوە بە شوێنەکانی خۆیانەوە ناچار وازێنن و پەنا بنە بەر کاسبێکی تر
کە ئەمەش کۆمەڵی کێشەی بۆ ئێمە دروست کردووە لە ڕووی میلاکاتەوە بە هەمان شێوە کێشەی نقل یا گواستنەوە لە شار و شارچکەکانەوە بۆ ناو شار کە زۆرێک لە مامۆستایان لە ماوەی ئەم سێ ساڵەیە حەقی خۆیان بۆ نقل بکرێنەوە بەڵام لەبەر نەبوونی میلاکات نەمانتوانێت نقلیان بکەینەوە بەڵام ئەم ساڵ وەزارەتی پەروەردە ناچار بوو بڕیارێک دەرکا کە هەر مامۆستایەک لەسەر و 40 خاڵەوە خزمەتی هەیە ئەتوانێت داوای فۆرمی گواستنەوە بکات و گواستنەوەی بۆ بکرێت بەمەرجێ بەدیلێک بخرێتە شوێنەکەی بەدیلەکەش چییە؟ ئێمە ناچار بووین زۆربەی مەکتەبەکانی گوندە دوورە دەستەکان دابخەین بۆ نمونە لە پەروەردەی شارباژێر زیاد لە 20 قوتابخانە داخراوە کە داخراوە مامۆستاکانی ئەو قوتابخانەمان بردووەتە بەدیل کردومانەتە بەدیل بۆ شوێنی و مامۆستایانی کە نەقڵەکرێن بەم شێوەیە چارەسەری مشکلەکەمان کردووە بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی سلێمانی داوای 7000 مامۆستای کردووە بۆ سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە بۆ ئەم ساڵ بەڵام وەزارەتی دارایی موافقەتی نەکرد لەبەرەوەی وتی ئێمە ناتوانین موچیان بۆ دابین بکەین ێ باشە تۆ 7000 مامۆستات نوقسانە چۆن کێشەی ئەم تەنامە لە سنووری سلێمانی بڵێن 7000 لە سنووری سلێمانی و پارێزگای هەڵەبجە 7000 مامۆستامان پێویست بۆ ئەوەی میلاکاتی پێپڕکێنەوە بۆ ڕێخستنەوەی میلاکات بەڵام بەداخەوە وەزارەتی دارایی موافقەتی نەکرد لەسەر داواکاریە لەبەرەوە کێشەکانی پەروەردە ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندان بەهۆی ئەو کاریگەرە سلبەی کە حکومەتی مامۆستای زانکۆش ڕاستەکەم بازەوەکێک کە بەشێکیان ئەوانەی کە پلەی زانستیان بەرزە ڕۆشتن بۆ دەرەوەی وڵات زیاتر لە 800 مامۆستایانی زانکۆ ئەوانیش وازیان لە دیراسە هێناوە وازیان لە زانکۆ هێنا و ڕۆشتون بۆ دەرەوەی وڵات یان پەنیان بردوە بەر کاسپیە کە بۆی ژێوی ژیانی خۆیان دابینکەن ئەوەش گواستنەوە شەبوو بۆ زانکۆ هەلێکان و عێراق ئەوەش گواستنەوە شەبوو بۆ زانکۆ هەلێکان لەبەرەوەی لە زانکۆ هەلێکان موچەیەکی باشتریان پێدرێ لە چاو زانکۆکە حکومیەکان بۆیە ناچار داوای گواستنەوەیان کردو بۆ زانکۆ هەلێکان ڕێژێکی زۆر لە مامۆستایانی زانکۆ سوپاس دەکەم مامۆستا ڕێبەر سپارەت بە بۆچی وەکو مامۆستای ناڕازی هەمانگیتان نیە لەگەڵ یەکێتی مامۆستایان بۆی بە هاوبەش ئەم پرۆسەیە ڕێک بخرێەوە کاریگەریشی هەبێت بەڵێ ئێمە قەنەعەتمان وایە یەکێتی مامۆستایان خۆی زیادەیە بۆ زیادە لەبەرەوەی زیادێ ئێمە ئەگەر سیرکردن ئەوان کۆنگری خۆیان نەکردووە بە هاتوون بە یاسایەک وەکو یاساکانی ئەوی کە سەرۆکی هەرێمی پێ درێژ کراوە کە ئەو هەموو دەردەسەری و نەکبەتی بە دوای خۆیان هێنا درێژیان کردوێتەوە وەکو وانۆکە و پەرلەمانی کە هەژمانگی بۆ خۆی درێژ کردوێتەوە کە لە ماوەکەیان بەسەر چوو یەکێتی مامۆستا بەڵێ ماوەکەیان بەسەر چووە و ماوەکەیان درێژ کردوێتەوە ئەتوانم بڵم ساڵ زیاتر مامۆستا درێژ کراوەتەوە 2 ساڵ درێژ کراوەتەوە یعنی ئەمە هەر لە ڕووی قانونی و هیچ شرعێتێکی نەماوە اینجا باشترین بەدیل بۆ یەکێتی مامۆستایان چێ گروپی فشارە یعنی ئێمە ئەگەر لە غیابی یەکێتی مامۆستایان نەبێ ئێمە خۆمان نەخینەوە بەرەو مەترسیانە چ مامۆستایانی هاوڕێم ئێمە پێویست ناکاو مەترسیانە بگرین نەبەر ئەگەر یەکێتی مامۆستایانێکی فعلی هەبێ ئێمە من خۆم یەکێکم لەوانەی چەند جارێک تەرحم کردووە لە ڕاگەیاندنەکانەوە لە بە شخصیش تەرحم کردووە کە لە پەرلەمان موافقەت بکرێت لەسەر بوونی چەند گروپێکی فشاری مامۆستایان و سندیکاکانی تریش نەکرد مامۆستایانی دیکە بدۆزرێتەوە نەک دیکە بدۆزرێتەوە ئێستا ئەگەر بڕۆین سەردانی تورکیا بکەین لە تورکیا بە هەزاران ڕێکخراوی یەکێتی مامۆستایانی تایە ئەم بە هەزارانە هیچی ئەوە نییە کە سەر بە حیزبی حکومدار ئەوەی کە بەسەر بە حیزبی حکومدار و حاکمە ئەوانن کاندامیان نییە کاندامیان نیە شتێکی ڕەمزین و هەن و بەڵام ئەوانەی کە بوونەتە فشار لەسەر دەسەڵات و لەسەر حکومداری وڵات ئەوە بەپی وەزعکاتن دەگەدەن کام بەرنامەی کام حیزب بۆیان جوان بێ کام حیزب خزمەتێکی باشتر پێشکرد بە مامۆستایان و توێژەکانیان بکە ئێمە هەتا ئێستا یەکێتی مامۆستایان بیری چۆتەوە کە ناوی یەکێتی مامۆستایانی کوردستانە لە جاتی داکۆچی لە مافی مامۆستا بکات داکۆچی لە مافی خوێندکارانە کاڵی خوێندکاری فەقیر و هەژار سەرەکە باش مامۆستاش خۆی مناڵی فەقیر و هەژار خۆشی مناڵی هەیە یعنی بیری چۆتەوە مەهامەکەی خۆیان بیر چۆتەوە ئەوەنگە لە حیزبە ئەوەنگە لە حیزبە قوڵ بوونەتەوە مەهامەکەی خۆیان بیر چۆتەوە لە جاتی ویست تەنسیقێکتان لەگەڵ نین ئێمە ئەمانەوەی تەنسیقیان لەگەڵا بکەین بەڵام وەکو ئەوەی کە ئێمە سەیری شەرعیەتەکەکەین ئێمە سەیری 20 ساڵی ڕابردوو یەکێتی مامۆستایانیشەکەین فەرموو چ پرۆژەیەکیان هەبووە پرۆژەی شادی مامۆستایان هەبوو نانتوانی قیسەکە لەسەر مامۆستا دابەزێن هەموو مامۆستا فرۆشتیەوە ئێستا شاری مامۆستا بە ناوی بازرگانەوەی ئێستا شاری مامۆستا بە ناوی کاسبەوەی بە دەگمەن مامۆسایەتی ئاماوە کە شقەیەکی لەوێ بتوانانی بێتی قستی مانگانەکەی بە چونکە قستی مانگانەکەی 4 وەرەقەیەکە لە موچەکەی زیاترە یعنی بەحقەت ڕێکخراوی یەکێتی مامۆستایانی کوردستان بۆتە بارگرانیەکی زۆر لەسەر شاری مامۆستا چونکە هیچ کاتێ لە بەرەی مامۆستایە نەبووە و بە بەردەوامی پاساوی هێناوەتەوە بۆی کە شکست بە هەموو هەوڵێکی مامۆستایان با کە خۆیان پێی هەڵەستن نەگەوەی ئەو مامۆستا کاتمان کە ماوداوتە چارەسەر چییە بۆی کە پرۆسەی خوێندن ڕانەگیری بۆ چوونیەوە وڵا سواسەکەین وڵا باشترین چارەسەرەوەیە کە لایەنە پەیوەندیدارەکان بەدەم داواکاریەکانەوە بێن ینی کە بە پێی
نووسراوەکەی ئێمە فۆکەسمان خستۆتە سەر ئەنجومەنی پارێزگاکان پێویستە زۆر بەجددی و بجوڵێن بۆ ئەوەی سپاس مامۆستا بە کورتی زۆر بە کورتی کاتمان نەماوە داوا لە لیستی مامۆسایانی هاوبەشەکەم لەگەڵ مامۆسایانی ناڕازی و مامۆسایانی شەقام پێکەوە هەڵوێست بن بۆ داکۆچین لە مافەکانی مامۆسایان و ڕێکخراویەکیتی مامۆسایان بە زووترین کات کۆنگرەی خۆی بەستێت و کۆتایی بە و گەندەڵیانی خۆی بێنێت. مامۆستا بە کورتی من داوا لەسەر جەم خەڵکی کوردستانەکەم بە هەموو چین و توێژەکانەوە کە بێنە سەرخەت بۆی تەدیبی ئەمانە بکەن کە ئەو ڕەنجەی کە 26 ساڵە ئەم خەڵکیاوێتی ئەمانە بە هەدەریاندا و بێن محاسبەیان بکەن لەسەرەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزان مامۆستا ئەحمەد ئەمین ڕێکخراوی داکۆکی لە زانکۆ پەیمانگەکان هەروە مامۆستا گۆران عەبدولقادر سەرۆکی ئەنجومەنی مامۆسایانی پێشەنگ و مامۆستا ڕێبوار محەممەد ئەندامی ئەنجومەنی مامۆسایانی ناڕادیۆ سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان بەڵێن.